ئەم کاتتان باش بنەرەی پلاسفۆر دیارە ژمارەیەک ڕووداو هەبوون کە شەوی ڕابردوو لایەن هێزە ئەمنیەکانەوە لە کەرکووک تۆمار کراون. سەرەتا لەو ڕووداوە دەست پێ دەکەم کە پاشەوەی کە ژمارەیەک لە هاوڵاتیان لە بۆنەیەکی بوو گواستنەوە لە بەردەمێکێک لە هۆڵەکانی تایبەت بە بۆنەکان لە ڕێگەی بەغدای کەرکووک تەواو دەبن، دەست درێژی دەکەنە سەر شۆفێرێکی تاکسی، پاشان مەفرەزەیەکی سەر بە پۆلیسی فریاکەوتن دەگاتە شوێنی ڕووداوەکە تاوەکو لێکۆڵینەوە لە بابەتەکە بکات. دیارە زیاتر لە 200 کەس لەو شوێنە بە پێی زانیاریەکانی بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتن هێرش دەکەنە سەر مەفرەزەکەی پۆلیس، گەڕەشێوێنی لەوێ دروست دەبێت، پاشان هێزێکی زۆری پۆلیس دەگاتە شوێنی ڕووداوەکە بە هەمان شێوە ساوەکو ئەوانەی کە دەستدرێژیان کردوتە سەر ئەو شۆفێری تەکسیە، واروەها ئەوانی کە دەستدرێژیان کردوتە سەر مەفرەزەی پۆلیس ڕاستەوخۆ دەستگیر بکرێن. پاشان پۆلیسی فریاکەوتن ڕایگەیان کە 11 کەس لەو کەسانی داواکراو بوون لەو ڕووداوە دەستگیر کراون، ئێستا لەژێر لێکۆڵینەوەدان. هەر شەوی ڕابردوو بە ئاگاداری هێزە ئەمنیەکان بە دیاریکراوی بەشی ڕوبەڕووبوونەوەی تاوان لە قەزای دووبز، دیارە پاشەوەی کە زانیاری هەواڵگریان پێدەگات کە ژمارەیەکی زۆر لە ماتۆرسوار لە مووسڵەوە دەیانەوێت بێنە نێو کەرکووکەوە، پاشەوەی کە لە پارێزگای نینەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بڕیارێک دەرچوو بۆ قەدەغەکردنی هاتوچۆی ماتۆرسکی لە نێو پارێزگای نینەوە، بۆیە 50 ماتۆرسوار پاشەوەی هەوڵیان داوا بچنە هەولێر لەوێ ڕێگەیان لێگیراوەکە داخلی هەولێر بن، ناچار بوون کە ڕوو لە پارێزگای کەرکووک بکەن لە ڕێگای دووبزەوە، پاشەوەی کە هێزە ئەمنیەکان زانیاریان پێدەکات کە 50 ماتۆرسوار کە بیانووی ئەوان بۆ هاتنیان بۆ نێو کەرکووک کارکردن بووە لە ڕێگای ئەو کۆمپانیای کە تایبەتن بە دلیڤەری و گەیاندنی داواکاری خەڵک، ئەوە بیانووی ئەوان بۆ کارکردن بۆ هاتنە ژوورەوە بۆ نێو پارێزگای کەرکووک، بەڵام ئەمە نەبووە جێی بڕوای هێزە ئەمنیەکان، پێیان سەیر بووە کە لە شەوێکدا 50 ماتۆرسوار بە خۆیان و ماتۆڕەکەیانەوە لە ڕێگای نایاساییەوە بێ ئەوەی هیچ بەڵگەنامەیەکی یاسایی و فەرمیان پێبێت بیانەوێت بێنە نێو کەرکووکە و ڕاستەوخۆ لەلایەن فرقەی هەشتی سوپای عێراقی بە هەمانگی لەگەڵ پۆلیسی دووبز سەرجەمی ئەو کەسانە کە 50 ماتۆرسوار دەبن دەستگیر دەکرێن، ڕەوانەی لێکۆڵینەوە دەکرێن. ئەمڕۆژ فەرماندەیی پۆلیسی کەرکووک ڕایگەیان کە هێزێکی سواتی لە نێو شار بڵاو کردوتەوە بەمبەستی زیاتر بەرقەراری ئەمنیەت و ئاسایشی پارێزگاکە، وەها بۆ زیاتر بە دەمەوەچوونی داواکاری هاوڵاتیان لە هەر ئەگەرێکی نەخوازراودا، بۆیە بڵاوکردنەوەی ئەو هێزە بە ناوی هێزی سوات لە شارەکەدا یاخود لە شەقامەکاندا بۆ ئەو بابەتەیە کە هەم زیاتر لە ڕووی ئەمنیەوە ئەمنیەتی کەرکووک بپارێزرێ، واروەها زووتر بەدەم داواکاری هاوڵاتیانەوە بچن.